عمەری کوڕی خەتاب کە نوێژی بە سەحابەکانە کرد و لە تەراویح کۆیەکردنەوە ئەفەرمێ لە دوای عیشاوە دوو پیاوی وەکو ئوبەی کوڕی کەعب لەگەڵ تەمیمی داری بۆ دائەنان 11 ڕکاتیانە کرد لە هەر ڕکاتێکا 200 دانە ئایەتیانە خوێن حتا نوێژی بەیانیە فەرمێ بە پەلەپەل فریای پاشیەوە کەوتین ئەو مەسافەیە ئەڵێ خۆمان لەسەر عەسا ئەگر بە پێوە ئەو نەهیلاکە بووین چونکە لە ڕۆژیش لە کاسی بیا بووین خۆمان پێ نەئەگیرا بەڵام کەس لە نوێژەکە بێتاقەت نابوو چکە دڵیان لەگەڵ نوێژەکانە تەفاعولێ کرد مۆخیان لەگەڵ نوێژەکەیە ئەیانزانی ئەڵێن چی ئەیانزانی باسی چیەکەن ئێمە ئەمڕۆ دوو ڕکاتەکەین ئەگەر دە ئایەتی تیا بخوێنین مامۆستا ماشەڵڵا نوێژەکە زۆر دوورستەوە زۆرمان دوو بین بە بدەستەوە قاچمان شکا قاچمان ئاوسا من دانیشم فڵان مزگەوت ناچم لەبەرەوەی کە نوێژەکەی زۆر درێژە کاتەوە ئەی ئەگەر لەگەڵ سەحابەکانە بەم شێوەیە بژیانایە چیمان لێیە هاو خۆشەویستەکانم نوێژ ئەبێ بە دڵ بکرێ چتان قوبوڵێتی مناڵەکەی بێتەوە بڵێ باوکە ئەها کارتەکەم کوڕم چەنەی هێناوە باوە دەم لە سەد هێناوە واللهی تعزیە لەو ماڵەیە دانرێ هەتاوەکو ئیمتیحانەکەی تر ئەدرێتەوە مناڵەکەت دەرەچێ کوڕم ئەڵێ ئەم هەموو ماندووبوونە ئەم هەموو عەزیەتە دەو بۆ من هێناوەتەوە بەخێر بیتەوە نەتتوانی 90 بێنی نەتتوانی 100 بێنی ئەمە بەچیە گۆڕێ تەنها دڵت دای نوێژەکەو بێ هەر ماندوو بوویت دەست نوێژەکە و گرتووە نوێژەکە و کردووە کاتەکە و ڕۆیشتووە هاتی بۆ مزگەوت بەخێر بیت ئێ با تۆزێت دڵە بایەتێ لە جاتی 90 بێنایە 100 بێنایە ئەو توانی بەس دڵە بایەتێ